بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەی چینەی بەرنمەکەتان بە خزمەتیەوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە. لە ئەڵقەی ئەم جارەشدا ڕادەوەستین لەسەر بابەتێک کە هەنووکە بۆتە مشتومڕی نێوان خەڵکانێکی موسڵمان لە نێوخۆیاندا و کۆمەڵگە ئیسلامیەکان و ئەوانی دیکە لەگەڵ یەکتری. ئەویش بابەتی ئەوەیە کە ئایا خۆی گەورە سزای کۆمەڵێک، سزای فئەیەک، سزای کۆمەڵگایەک لەم دنیاەدا دەدا بەهۆی کارە خراپەکانیانەوە یانە؟ ئەمە چۆنایە لە ڕابردووە، چۆنە لە دەقەکانە، چۆن هاتووە لە سیری پێغەمبەرە، چۆن باس کراوە بە تێگەیشتن و ڕاوەی زانایانی ئاینی و پسپۆڕانی ئیسلامی لەبارەی دەقەکانەوە بۆ ئەم تێڕوانینانە چۆنە؟ لەم بارەیەوە بەڕێز دکتۆر فاتح سەنگاوی مامۆستای زانکۆ میوانمانە بە گەرمی و خێراتنی بەڕێزیانەکی. زۆر ئێستا و هەنووکەیانی و هەمیشەش لە ڕابردووە کاتێک کارە ساتەکان ڕوویان داوە، کاتێک گرفتێکی مرۆیی لە شوێنەکە سەری هەڵداوە، کارە ساتێکی سروشتی هاتۆتە ئارا بە وێنەی زەمین لەرزە مەسەلەن، بە وێنەی لافا و گەردەلول و زریانەکان و کۆمەڵگە و شار و شارۆچکەیەکی وێران کردووە. لە ئێستایا مەسەلەن ئەو بابەتەی کە زۆر لە ئارادایە و ترسێکیشی دروست کردووە لە سەراستی نێودەوڵەتی و دنیا، ئەویش بوونی ڤایرۆسی کۆرۆنایەکە لە سین خەریکە شارێکی 15 ملیۆنی مەسەلەن بە تەواوەتی سامت کردووە، بێدەنگ کردووە، هەمویان چوونەتەوە ماڵی خۆی و بە دەیان کەسی کوشتووە و بە هەزارانیشی توش کردووە. هەندێک کات لە کۆمەڵگە ئیسلامیەکانە بەتایبەت لە دەوروبەری ئێمەیە ئەم جەدەلە ئەبینرێ، ئەمە عقابێکی خۆی گەورەیە، سزایکی خۆی گەورەیە بۆ ئەو کۆمەڵگەیە، بەتایبەت بۆ وڵاتی سین، لەبەرەوەی کە لە ڕابردوو ئێستاشدا خەریکی لە نێوبردن و ئەشکەنجەدان و سزادانی کۆمەڵێک لە موسڵمانان. ئەمە بۆ هەر ڕووداوێکی تر، بۆ هەر حەدەسێکی تر، ئێمە پرسیارەکەمان ئەوەیە، ئایا لە سروشت و طەبیعەت و سنەتی دینی خۆی گەورەیە هەیە بە تایبەتی تێڕوانینی ئیسلامیانە لەبارەیانەوە بۆەوەی کە سزا بەسەر کۆمەڵگەیەکی دیاری کراوە لە بەرامبەر کردارەکانی دنیایاندا هەر لەم دنیاە بسەپێنەیانە؟ بەناوی خی گەورە زۆر سپاس بووە ئەو دەرفەتە. دیارە ئەو باس و خواسە لەگەڵ زۆربەی ئەو ڕووداوانەی کە ڕوەدەن چکارە ساتێکی سروشتی بێ کاتێککە ڕوەداوەکو بووم بە لەرزە و لافا و چێ هەندێک جار ئەم دیاردانێکە وەکو نەخۆشیەک بڵاوە بێتەوە. ئەم باس و خواسە جارێکی ترگوڵی دێتە سەر و قسە و باسی زۆر لێکرێ لە مێژووە لە کۆنەوە بۆ تاوەکو ئێستاکە. بەڵام چۆنەڵی خوێندنەوەی دروست بووی بەڕاستی لەوانەیە شتێکی تر بێ، یا بڵێن ئەو قسانەی کە ئێستا ئێمەی بیسین بە تایبەتی لە هەندێک لە موسڵمانانەوە ناتوانین بڵێ تەواو دەقیقە. ڕاستە لە ئەمە لەوانەیە لای نا موسڵمانانیش یا بڵێن لای ئەهلی کیتابیش لای خەڵکی تریش ئەم جۆرە تێڕوانینانە هەبێت. لەبەرەوەی ئێمە لە مێژوو لە قورئانە با بڵێن ئاماژە هەیە بۆی کە خوای گەورە هەندێک گەلنەتەوە کە ستەمکار بوون لە پاڵ کوفرەکەیانە کۆمەڵە ستەم و تاوانکاریان کردووە. خوای گەورە بە جای وایە بە هۆکارێکی سروشتی، جای وایە بە نەخۆشیە، جاری وا هەیە بە دەنگیە، جای وا هەیە لە ناوی بردوون. لێرەوە هەندێک کەس ئەمە ئەکاتە پێوەەر بۆ ئەوەی کە ئیتر هەشتێ لەمە ڕوویدا وەگەوەی بڵێ ئەمە سزا و عقوبەی خوایی بێ. لە کاتێکە تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە لە دوای هاتنی خۆیەوە ئاماژەی داوە بۆەوەی کە هەندێک لەو سونە نەخواییانە جارێکی تر خوای گەورە بە جۆرێکی تر لە دوای هاتنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەتایبەت بۆ نەتەوەکەی خۆی بە جیاواز تەعامل لەگەڵاکە و ئاوا بە هەمویان لە ناو نابە بە شتێک. ئەم جۆرە بیرکردنەوەوانە بەڕاستی ئێمە کۆمەڵە پێوەرمان هەیە لە قورئانە یا ئاماژەمان هەیە بۆی خوای گەورە کۆمەڵە خەڵکیە زاڵمی ستەمکارێ بەهۆی ستەمەکەیەوە لە ناوە بە شتێکی بۆ ئەنێرێ. ئەمانە ئەکرێ لە دنیا شتی وەها ڕوو بدا، بەڵام پەیوەند ئەو هەر تەنانەت ئەوەش خوای گەورە کۆمەڵە سنەت و قانونی خۆی هەیە بە پێی ئەو قانون و سنەتە وڵی هەندێک جار وڵی ئەوە پیادە بێ بەسەر باوەڕدار و بێباوەڕە. یعنی بۆ نمونە زۆڵم و ستەمکاری هۆکارێکە بۆ لە ناوچوون دووریان نزیک
وەکارێکە بەڵام ئەمە خۆ لە خۆ ڕووی نادا یعنی کاتێککە بە بڵێن ستەمکارێک لە شوێنێکە ستەمەکە سیستەمی ژیان تێکەدا خەڵکی بێ بەشەکە خەڵکی بێ مافەکە ئەمە لە وڵاتەکە لە شوێنەکە کلێنی گەورە دروستەکە دوجار لەوانەیە وەکو ئێمە بینیمان لە مێژووی زۆری لە سەمکارەکانی دنیا لە کۆن و نوێ شۆڕشێ بەرپا بێشتێک ڕووەدا خەرە لێتر ڕووەدا ئەمانە ڕووەدا بێتە هۆی لە ناوچوونی ئەمە مخالفەکردنی سنەتی خواییە لەوەی کەوا پێویستە با بڵێن دەسەڵاتدارەکان عادل بن نەک زوڵم بکەن چکە زوڵم تیاچوونە بەڵام ئایا هەر کەسێک کە کافر بوو یا بێباوەڕ بوو شتێکی بەسەرا هات یعنی ئەوە پەیوەندی بەوە هەیە کە بێباوەڕ تاوانێکی ینی وڵی کوفرەکەی هۆکاری لە ناوچوونە سنەتی خواوان نییە کافرەکان تەنانەت هەموو زاڵمەکانی لە دنیا لە ناوبەر ئەگەر وا وایە پێشترێمە قسەمان کرد پێش بەرنامەکە دەقیعاتمان هەیە گەرخوای گەورە بەهۆی ستەمی خەڵکەوە هەر کەسێ ستەم و تاوانێکی کرد یەکسەر لە ناوی ببرنایە ئەوەی هیچ گیاندارێک نامە نەکەمەوە هەندێک جای وایە خۆ ستەمانش لە ناو هەندێک گیاندارەکانیش هەیە لا ئیرادەیش بێ هەر شتێکی یا بە غەریزی بێ هەر شتێکی تر بێ کەواتە ئەمە هەڵەیە ئێمە جارێ ئەوەی کەوا تەنانەت خۆی زوڵم ئاەتمان هەیە کە خوای گەورە ئاماژە بەوەکە لەوانێتیا بچن کۆتاییان پێ بێ بەڵام لە زۆر ئاەتیشمان هەیە ئاماژە بەوەکات هەندێک جارتەمان ئەمە عقوبەکە لە دنیاە یا پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمێ بترسن لە با بڵێن نزا و پاڕانەوەی ستەم لێ کراو چونکە لە بینی ئەو دوعایە و خوای گەورە پەردەیەک نییە یعنی کە ئیشارەیە ئەمە بۆ ئەوەی کە ئەکرێت لە دنیا جاری وایە ستەمکارەکان وکو خۆشمان بینی ومانە زۆر ئەویان ینی تیا چەند شتێکی لە بابەتە بەڵام ئەمە تۆ گرێ بدەی بەوەی کە ئەمە یاسایە کە هەر شتێ ڕوویدا و پەیوەندی بەوە هەیە نەخێوانیە بەڕاستی ئەی تێگەیشتەکەمان چۆن بێکەواتە هەندێک جار ئەمە ئەکرێت سزا هەبێ بۆ ئەو کەسانی کە تاوانەکەنیان لەسەر تاوان ڕاهاتون بەرامبەر بە خەڵکی بێتەوان و بردوو و هەندێک جاریش مەرجنیە وابێ بەڵێ خۆی ئێمە سونەنی کۆمەڵێ قانونی وڵی هەمانەخوای گەورە لەم گردوونە دایناوە کە پیادە ئەبێ بەسەر باوەڕدار و بێ باوەڕە یعنی بۆ نمونە پاکی و تەندروستی و پاک خۆراکی و تان کۆمەڵە لەم شتانە هۆکارێکن بۆ تەندروستی مرۆڤ بۆ نمونە ئەگەر هات و بێ باوەڕێک ڕەچاوی ئەمەی نەکرد ژینگەیەکی دروست کرد بۆ نمونە دروستبوونی میکرۆب و هەموو شتانەی کە زیان بە مرۆڤ گەێنن یا باوەڕداری ئەمەی کرد هەردووکیان تووشی نەخۆشی و ناساغیە بن ئەکرێ بەڵاو بڵێ با بڵێن باریبن وەبایەکی گەورە بڵاو ببێتەوە با بڵێن ڤایرۆسێک تەشەنە بکات و لە موسڵمان و لە کافریشە کوژدی هەر ئەم نەخۆشیە بە جۆرێکی تر لە سعودیە نزیک 800 کەسی کوشتووە ساڵانێ لەمەوە پێش لەسەر دەمی عومەری کوڕی خەتابە گرانیەشی زۆر هەبوو مەسەلەن لەوانەیە هەزاران کەس بەهۆیەوە گیانیان لەدەستدا فعلا يعني ئەوەی کە جەناب تەفەری لەسەر دەمی عومەری کوردی خەتابە هەتا تەنانەت لەسەر دەمی عومەری کوردی خەتابە کاتێکەوە نەخۆشی بڵاوە بێتەوە تاعون لە شامە ئیمامی عومەر ناچێت ئەگەڕێتەوە پێڵێن تۆ لە قەدەری خوا ڕاکەی ئیمامی عومەر فەرمووی ئێمە لە قەدەری خوا ڕاکەین بۆ قەدەری خوا قەدەری خوا هەموو شتێک قەدەری خوایە یعنی بە معنایەوەی لە سیستەمێکی گردوونی خوای گەورە ئاگایلێتی هەموو شتی ئەزانێت چۆنە بێ تۆ ئێمە دانیشتوین ئەمە با بڵێن قسەکەین ئەمە قەدەری خوایە خۆ هەیە خوای گەورە و ئیرادە و توانای داوە بە ئێمە کە ئێمە توانین قسەکەین قسەش نەکەین هەروایە یعنی ئەمە سیستەمە بان مرۆڤەکەیە کە خوای گەورە عیلمی پێهێتەوە نازانین چیە جا ئیمامی عومەر وار ئێمە لێر لە قەدەرێک ڕاکەین بۆ قەدەری مرۆڤ لە ناو قەدەری خوایە بەس ئەو قەدەرە معنای زۆر لێکردن نییە یا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیێ دەگەر تاعون لە شوێنێکا بڵاو بوویەوە ئەوەی کە تایەتی لە شوێنەکە لێی دەرنەچی ئەمەشی کە لێرێ بۆی نەچێت دووشت هەیە مامۆستا ئایا ئەگەر کۆمەڵێک مسلمان لەم دنیاە زوڵمیان لێکرا ستەمیان لێکرا چاوەڕێ بن لەم دنیاە مەسەرەن حەقیان بە وەربگیرێتەوە بە کولیەن یعنی ئەمە سونەتەکە نەخێر یعنی ئەسڵ ئەوەیە کە تۆ بە پێی یاسای خوایی چۆنەڵی هەوڵ بدەی مافی خۆت وەرگریت داوای مافی خۆت بکەی ئەو سەمکارە زوڵمی لێ کردیتە بەرگری لە خۆت بکەی بتانی با بڵین مافەکانی خۆت وەرگریتەوە ئەمە ئەسڵە بەڵام کاتێک کە ستەمت لێکراوە ئەکرێ بە هۆکارێکی تر وەکو لە قورئان هەیە جای وایە ستەمکارێک بێتە هۆی لە ناوبردنی ئەو ستەمکارە یاخود بە پێی سنەتێکی ئیجتیماعی کە ئەو ستەمکارە ئەڕوخێندرێ ئەشکرێ هەر تۆڵەشت نەکرێتەوە
پرسیارەکە لە لایەکی ترەوە ئایا دەسەڵاتی خۆی گەورە ئەکرێت تەنها لەوەیە ببینینەوە کە ئومەتێک ئەگە باوەڕیشان بەخۆیان نەبێ مەسەلەن بەخۆیان نەبێ لە ناویان ببە دەسەڵاتی خۆی گەورە حەسری هەر لەمەیە ئەبینرێتەوە یا ئەکرێت لە شتی ترا دەرکی پێ بکرێت. نەخێر خۆی هەتا لە قورئانە يعني خۆی گەورە ئەفەرمێ چی يعني ولا تحسبن الله غافلا جاري وقولي متى وكري قسكي بيشومنا ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون وإنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار يعني هو مزان خوا بأجا لاستمكار كان بل خواي جوري بأجا نية بل كبر روجة كشاو كان تا أبلق بن دوايا أخوت والله شان لأكاتوا كوات هلم آياتوا تيجين ك يعني زور جار يا هندي جار يعني خواي جوري حتى ظلمة بلام لقيامته بلام توليان ليكاد بلام لقرآن شداوي وكاكواتو تو أبي برام برستم كاره كان ظالم كان مفسد كان بوسي تو ما في خود بسني ببي سنة خود داينا ودواي سبارت بكافر خواي جاري خو كافر هموي ظالم نيا جاري واقع يعني هندي خلقوا عنه باعتقادي ما بيباوره جاري بيني خوي وخوا وشتكي ترى وباسي ترى آية بلاغ وبلاغي مبين وبانجواز ودعوي بيجيشتو وشون بيجيشتو وكي بيجاندو حكمي تشيا أما جاري باس وخاسي كي دورو دريجة أو جا لا يخوا حجيه نيتي أماش باسي ترى بلام قري ماني أما بظاهر تعامل لكن أواني كبيانا وتري كومل نتويكي بيباور يعني مرجنية كسيك بيباور بو يعني ظالم واستمكاريش به يعني جاري فعلا ينباس اگر باسي صين كاين استمكاريك هي بلا مرجنيه يعني كواتا جاري همو اما مخلوق اخوي جوري خلقي كيتيا خلقي كي زور بي خلقي روايه بيتوانا يعني هاد لبرويك بيباور بو بتصوري ايما يا حتى اگر بيباور بيبويك شلون الله بمعنى حقيقي كش جاري واهي يعني هاد قانوني خواني اوانا لنا وبري نك لنا يبري جاري واهيا وكوزانا كانش أفرمون خواي جورا دولتي كافر أهيليته ودريجة على تمني خويا دا أجر عدالتي تطبيق كري بتعبتي عدالتي بازلة أو جوار الريوشينانية كلنيوان خويانا بو باراسني ما في خويان يجرن دولتي مسلمان لنا وبا أجر ظالم به يعني كواتا أكريد دولة كان نتوى كان بهوي عدلوا بمين نوقر كافر يجبن دولتي وكومالجي كمسلمان بهوي ظلم ولا ناو بس با مسلمان يجبه يعني ظلم يعني ويك القرآن زوت أكيد لي كاتا وزياتر ظلمك هو كارك لنا وشون تشلا دنيا تشلا آخرت شاك وقلي سزاء دريه يعني بويا أم تصوره هلايك يعني يا مواب زانين نالين هندشت هي كالإرادة خوا هي بغير مباشر لو أنا أما جيبي بو كومالجايتي عندك جار أمانة تبابي سكردنا ولا غيبيات مثلا والمونة تو أم كارثات لو يا أبيني ولا كاتك شتيشي سروتي ولو أنا دركوتني فيروسك بيبقى جورك نورمال كي مثلا أنا تروانين كيزانس يعني بو أم كارثاتي كلا تشينا الريدة مثلا بروانين نك أويك خلق بيوابي معقوبة كي خوي جوريا كسيك بيوابي يعني أما قسكرنا لوي قسك ناشته وبابي كمن كم لبابتك كبيوندي بده صلاتي خوي جورا وهي تحديدية كم أمل طولي أو أم طولي أوانية مثلا خوي هلايا إما بلين أمر دا سروشتي أم نخوشي أم ناساغي أم بلايا أم نازمشي الريك أمس عقوبة خوهية چونك أما جاري ما وق جناب فرمود قصة كردنا لغيب كاس أو إرادة نازن إرادة خواه چيا خواه جورا أما يبو چي كردوا أجر تو باسي بلي عادو قومي لوط وفلان أما قرآن إشارتي بيه دعوة بس هندش هي لم بابتانا أصلا أجر واجبه تو ناتواني بلي وايا أجر بلي دورني أخوة أما حكمتي كي هبي لما بلام سنن كونية كانوا قردوني واجتماعي كاني بو رخصان دوا بلام ريك بلي أما هو كاركي أوي هلا زاني بو چونك هر أو نخوشي أكري لكم ملقيكي مسلماني متديني شابلها بيتوا جانا أي أوكاتة تشيلي يا ما زاني القرآن إشارتي أبو هندي جار خواي قورمرو بكان تعقية كاتوا بترز بنخوشي بناساغي بلام لبرانبر أمانة مسلمان آرامگري خوپاريزي كوملشتي لسرشانة بلام هر نخوشي وناساغيك بلاو بو يوبلي أما عقوبة وكاتت بو أما تشيلي يعني لبرو التشخيص بدياري كراوي أما هو كاري أوي هلايا هند جار هي خوص ظلم لمسلمانان يشكراو
خی گەورە لە دنیا تۆڵەکەی نەکردوێتەوە یعنی هەموو مسلمانانی بۆ نمە باسی ئەندەلوسکین باسی نازەم چیکەین جای وا بوو بە هەزارها مسلمان بە زوڵم لە ناو ئەم جۆرە کارەساتانە ئوستاز هەندێک جار لە ناوچەیەکی شاکرێت ڕوو بدەن کە ئەسڵەن هەر مرۆڤی تیادا نەژی فعلا وانە مەسەرەن من بابەتێکم خوێندەوە ئەڵێ تیاچوونی دەینە سوورەکان لە یەکێک لە دوورگەکانی دنیاە کە مرۆڤی هەر لێنە بۆ ئەی ئەمە پەیوەندی بە چێوە هەیە یا مەسەرەن ڕوودانی زەمین لەرزەیەک لە ناوەڕاستی زەریایەکی گەورەی وەکو زەرەی هێمن مەسەرەن ئەی ئەمە پەیوەندی بە چ تاوانێکەوە هەیە کە ئەکرێ مەسەرەن هەزاران نەهەنگ و چی و ئەو بابەتانە بەهۆی ئەم کارەساتەوە لە هەڵەیە ئێمە ئەو جارێ وایە ئێمە لە جیهانی ئیسلامیە تۆ پێت وانە هەڵە کە لەوێ بێ ئێمە هەوڵ بدەین تەحلیلی جۆراوجۆر بۆ ئەم کارەساتانە بکەین بە دەر لە تەحلیل لە زانستیەکەی بەڵێ ئێمە ئەسڵ وایە خی گەورە ئەم گەردونەی کە دروست کردووە کۆمەڵێ هۆکار و ئەو شتانی داناوە بۆ سەرکەوتن بۆ نەخۆشی بۆ ناساغی بۆ پێشکەوتن ئیتر مرۆڤ کەی ئەمانەی گرتە بەر ئەسڵ وایە وڵی یا سەرکەوتووە بیا هۆکارەکەی نەیگریتە بەر ئەکەویت شکست دەهێنی وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى يعني إنسانێکی ئەگەر مرۆڤ باوەڕدار بێ یا بێ باوەڕ بێ کاری کرد بۆ شتێک بۆ سەرکەوتنی سەرەکەوێ تۆ وەکو مسلمانێکیش ئەبێ هەروە بیرکەیتەوە بۆ خۆپارێزی هەرچی ڕێگەکانی خۆپارێزی ئەسڵ وایە چۆن ئەڵێ تۆ پارێزراوە بی ئیتر جاری وا هەیە وەکوتم لە حکمەتێ شتێک کە خی گەورەیە پیشانی مرۆڤایەتی بدا بڵێ ئێوە نەزانن کە هەموو شت لە کۆنتترۆڵ و دەستژێ دەسەڵات وایە بەس ئێمە هەرە بێ وەک ئەگەر لەم شتانە قسە بکەین ئەکرێ شتێکی واهەکەی ئەکرێ خی گەورە بەس خۆی سەوانەی کە تووشە بن هەموو تاوانبار نییە نەک هەمووی زۆربەی ینی بۆ نمونە لە سیناگەر ئێمە ڕێک ئەم دوانە مطابقین بە یەک بۆ نمونە ئایا ئەو شارێک کە ئەم نەخۆشیێتیا بڵاو بۆتەوە بە پلەی یەکەم ئەمان بوون چون ئیگۆریەکانیان بۆ نمونە کوشتووە و گەمارۆداوە ناتوانانی ئێمە هەڵەیە خودی شارەکە مسلمانی تیان یعنی لەبەرەوە ئەم قسەکردنە حەدیە دروست نییە ئێمە زانین وەگوتمان خی گەورە بە پێی هەندێک سنەنی ئیجتیماعی کە دایناوە یا بە پێی حکمەتی خۆی ئەکرێ شتێک پیشانی مرۆڤەکاندا ستەم کارەکان لە ناو بچن بەڵام ئەمە هەر شتێکی وا ڕووبدا و یەکسەر تۆ بڵێ ئەوەیە مامۆستا ئیشکالەکە لە چیایە ئەگەر مسلمانێک ئاوا بیر بکاتەوە یانی بەو شێوەیە بیر بکاتەوە کە ئەمە تۆڵێ هەرچی ڕوو بدا پەیوەندی بە بێباوەڕی و تاوان و سزای خوا و باڵادەستی خواوە هەیە ئیشکالەکە کەلێنەکە لەوایە بەڕاستی ئێمە جارێ ئەو سنەتانەی خی گەورە لە کۆمەلگاکانە دایناوە لەم گەرونا دایناوە ئێمە دەرکی تاوامان نەکرو ئەمە یەک دوو کۆمەلگا مسلمان نشینەکان چونکە ئێستا کۆمەلگایەکی دواکەوت و ژێردەستە و چەساون هەستانەوەشیان هەر بەردەوام و بڵێ بیر لەوەکەنەوە و بڵێ خی گەورە خۆی هەر بە معجیزە و بەم شتانە سەریان بخە کاتێکە خی گەورە شتێکی تری با بڵین لێداوەکردون کەوەی خۆیان هەوڵدەن وەسائلی پێشکەوتن و داکۆکیکردن لە مافی خۆیان و ئەوە بکەن ئێستاکە کۆمەلگا مسلمان نشینەکان بە دەوڵەتەکان و خۆیانەوە بەهۆی ئەو ستەمکاری کە هەیە لە جیهانی ئیسلامیە بەهۆی ئەو کەم تەرخەمیانەوە هەیە یعنی ئیتر جۆرێک لە یەئس و ئەمانە ڕووی تێکردوون ئەمەش وای لێکردووە وڵی هەر خەڵک هەندێک جار وڵی بەس چاوەڕێ ئەوەیەتی کە خی گەورە بە معجیزەیە بە شتێک ئەمانە بکە لە کاتێکە معجیزە ئیسیفنایە لە حتا لە ژیانی پێغەمبەرانیشە شتێکە ینی جارێ خارق العادەیە گەر ئین بێ لە سەروی سەراسایە سەروی توانەکانی مرۆڤە ئەسڵ هەر ئەوەیە کە وەکو تەنانەت بۆ سەرخستنی خودی دینیش تۆ بێ هەوڵ و جوهدی بەشەری بخەیتە گەڕ ئەمە خی گەور ئاوای داناوە بۆ یەسێکی پێغەمبەرەکان هەوڵیان داوە تێکۆشاون جیادی جۆرا و جۆریان کردووە هەموو وەسیلەکانی سەرکەوتنیان گرتووەتە بەر گیراون تەعزیب دراون سزا دراون ینی ئەمە حاڵەتە نۆرماڵەکەی و سروشتەکەی تەنانەت تا لە زۆشتی تریشە ئێستا ئێمە خەڵکەیە لە جیهانی ئیسلامیە جای وایە با بڵێن لە گروپێکە خەڵکێک کە لەژێر دەستی ستەمکارەکانە شەهید بوون و کوژراون ینی نەیانتوانیوە خۆیان لە مردن ڕزگار بکەن ئێستا خەڵک شتێکیان لێداواکەن کە زیندوکردنەوەی مرۆڤەکانە بەخشینی ژیانە یعنی مەبەسم ینی جای وایە عقلێتەکەمان لەو جۆرایە باشە ئەو خۆی لە ژیانی خۆیان ستەمکارێک شەهیدی کردو کوشتوێتی تەعزیبی داوە تۆ دایانشتی لێداواکەی زۆر لەوە ینی هەر لەخوا داواکرێ ئەم عقلە تەواکولیە و
چاوەڕێبوون لەوەی کەوا هەر ئەوێ چۆنڵی قووەتێک هەبێ بە بێوگرتنەبەری وەسائل هەڵەیە بەڕاستی ئەوە وەکتم لە حاڵەتی ئیستثنا و هەندێک دەفمان هەیە لە قورآن و فەرموودە باس لە سزادانی گوندێکەکە دانیشتوانی شارۆچکەیەکەکە سوزانم مەسەلەن باس لەوە کاگەر وەکو حەدیث قودسیە فەرمێ من عادى لي وليا فقد آذنته بالحرب مەسەلەن خۆی گەورە دێتەوە بەرامبەری ئەو کەسانی کە بەرامبەر بە باوەڕداران و مسلمانان مەسەلەن لە بەرامبەریانە ئەوەستێ ئەم چێگەیشتنمان چۆن بێ بۆ ئەم جۆرە دەقانە لە کاتێکێکە لە ڕابردووە هەبن و ئێستا ناکرێ ڕوو بدەن بەڵێ جارێ ئەوەی کە بگوڵی جۆرێک بۆ لە معجزات و پیشاندانی دەسەڵاتی خوای گەورە زۆربەی هەرە زۆری لەسەر لە قۆناغێکی مرۆڤایەتیە ڕووی داوە کە چۆنەڵی زۆر دواکەوتوتر بووە لەوەی کە لە ئێستاکە هەیە وەک بڵێ لە مەرحەلەیەکە کە ئینسان بۆکو پێویست نزوجی کاملی نەکردووە لەگەڵ کۆمەڵێ شتی عەقلی و تەنانەت دەگە تۆ سیرکی لە گەیاندنی پەیامەکانیشە بەهۆی وەزعانەی کە هەبووە کاتی خۆی زۆر سەخت بووە شت بگا بە هەموو شوێنێ ینی لەو قۆناغانە کە عەقلی مرۆڤایەتی تۆزێ لە دواتر بووە زۆر جار خوای گەورە وەکوون بۆ ئیستثنا ئەم شتانەی هەم معجزاتی پێغەمبەران هەم سزادانی تاوان بارانێک کە هۆکارەکەی زۆر بەشی زوڵم بووە نەک تەنها کوفر یعنی ئەمەی کردووە بەڵام هەموو ئاەتانش کە باسێکە کە ورد ئەبیتەوە لێی زۆرتر باسی ئەوەیە با بڵێن ئینسانێکی باوەڕدارە بەڵام ئازاری ئەدرێ ئەگەر لەبەر باوەڕەکەشی بی هەر زۆڵم و ستەمکاری ئەگەر لەبەر هەندێشتی تریش بێ کە جای وایە وتم هەر زۆڵمکردنە لە مرۆڤێکی تر ئەگەر حتا ئەوەی کە باسێکە لە هەندێک فەرموودا باسی مەڤڵومەکە ستەم لێکراوەکە کەشەر نییە جاری وا هەیە کە ئینسانێکی کافرە بەڵام مەزڵومە مەسەلەن خۆی گەورە لە شوێنێکە فەرمێ وإن من قرية إلا نحن مهلكوها قبل يوم القيامة أو معذبوها عذابا شديدا مثلا ئەم جۆرە ئاەتانە لە هەندێک شوێنە تایبەت بە جۆرە گوندان و لە ناوبردن و بابەتانە هاتووە ئاماژیان پێدراوە مەسەلەن بەڵێ خۆی گەورە مەبەستی چی بۆ لە باسکردنی ئەمانە مەسەلەن بەڵێ ئایا ئەگەری ئەمە ڕێک ئاوای ئەگەر گەلێک ستەمی لێ بکرێ خۆی گەورە لە ناویانە بە پێشهاتنی ڕۆژی قیامەت چۆن نییە مەسەلەن ئەگەر من تەواوی ئاەتەکانم لە بەردەستانیە بڵێ دیراسەیەکی نابێنی بە شێوازێکی گشتی ئیسە لێرە بۆ من خۆی گەورە فەرمووە كذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون أو ظلمان وبيشتروا تمشتكي بس أمانة زور لم آياتي بابلين للشيء آياتي كما وهي ظالمة باسي استمى باسي ظلمة جا استمكا وقتمان بپی هەندێ لە ئیستقرا بۆ هەندێ لە ئايات و هەندێ لە فەرموودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەکرێ مەجالی تایە ئەگەر نەڵێن زۆر جاری ژیانی هەندێک جار کاتێک کە زۆڵم بڵاو بوویەوە ئەو ئەکرێ بە بڵین سزای خوایی جا ئەو قەریانە کە قورئان باسێکە ئەگەر سەیری قورئانیشکەی ئەم خەڵکە گشتی پشتیوانی زۆڵمەکەی کردووە لەگەڵیا بووە چینێکی کەمیان چەوساندووەتەوە سزاکە دوایی شمولی هەمویانی کردووە ئیتر ئەمە وڵی شتێکە خوا یەکلای کردێتەوە کە وڵی ڕووی داوە بەڵام لە ئێستاشە هەروایە لە ئێستاشە من ئەزانم ئەگەر شوێنێ وڵاتێک فعلا زۆڵم ببێتە سیمای دیاری کۆمەڵگەکە ئەم کۆمەڵگەیە ئەکرێ خوای گەورە هەر بە شێوازێکی تر بەڵام هەر بەپێی سورەنی کەونیە یعنی ئەوە نییە بڵێ هەر شتێک خۆی خۆی گەورە کاتی خۆشی کە لافاوێ کە نازانم هەورە تریشقەیە چییە ئەمانش هەر وەسایلێکی ئەم گردونەی بەکارهێناوە ڕەخساندوێتی و بە بڵێن لافاوێک هەڵساوە کۆی نوح یاخود دەنگێکی گەورە بووە خۆوان شەشتی گردونین بەڵام ئیرادێکی خوا هەیە بە پێی شتێکە خۆی علمی پێ هەیە ئێستاش هەر گەلێ هەر وڵاتێ فعلەن ئەو زۆڵمەی تیابوو تیاچن بەڵام تیاچوونی ئێستاوەکو ئەوەی کە ئێمەی بینین جیاوازترە یعنی هەتا خۆکاتی خۆشی هەندێک جارێ هەر هەمووی نەگرتوێتەوە هەندێک جار هەر منتیقەیەکە گروپێکە شتێکی لەو بابەتێ ئێستش لە نتیجەی زۆڵما هەر ئەکرێەوە ڕووبدا بەڵام بە شێوازێکی تر بەوەی کە ئێمە ئێستاکە ئیبینین یعنی گەر کێشەیەکی گەورە ڕووەدا جاری وایە بەهۆی خراپەکاریە کە ڕەبتی هەیە بە زۆڵمەوە یا بەهۆی لێ نەزانیە یا بۆی بێمافیەکەوە لە دوجارە
یا شۆڕشێکی کۆمەڵایەتی ڕووەدا یا خەلەلێک ڕووەدا لە ناو کۆمەڵگەکە فعلەن ئەو سیستەمەتیاچ مامۆستا ئێمە تا چەند دروستە هەموو شتۆکان بە چاوی ئایدۆلۆژیاوە سێر بکەین. مەسەرەن کەسێک لە سین لە ئەمریکا مەسەرەن لە ئەوروپا لە هەر شوێنێک لێرە ئیشێکی خراپ بکە ئێماڵێنی ترەوە بە چاوێکی ئایدۆلۆژیانەوە دژە دینە و نازانم خراپە پێوەرە دینیەکان و فڵان و فیسانی باشی و خراپی هەمووی ببینەوە سەر ئایدۆلۆژیا و سەر فکر و سەر و جۆرانە و بیان پێوین و خۆمان بکەین بە دووبەری جیاوازەوە ئەکرێ ئەو شتە ئاوا بێت یعنی بەڵێ ئەو گشتانە بە شێوازێکی گشتی هەڵەیە ینی گومان لەوان نییە لە تەسەورە ئیسلامی و دینیەکەشەوە تەنانەت ئیبراهیم کە دوعا ئەکات بۆ با بڵین ئاوەدانی مەککە و ئەوانە یعنی هەتەنانەت خۆی گەورە ئیشارە بەوەکە کە ئیتر وەگوڵی هەموو کەسێک وەگوڵی بەر خۆی گەورە وڵی ڕسقی هەموو کەس نابڕێ هەتاگەر کافر بێ چۆنەڵی ئەمە گوڵی سنەتێکی خوای وایە کە با بڵین باوەڕدار و بێ باوەڕ هەمووی عەبد و ئەوەی خوای گەورەیە وەگوتم مەسەلەی کوفر و ئیمانیش تۆ تعاملی ظاهر ئەەکەی لەگەڵ خەڵکەکە یعنی بۆ نمونە بە پێوەرێکی من کە موسڵمانم کەسێک کە باوەڕی نییە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بێ باوەڕی ئەزانم بەڵام بینی خۆی و خوا ئەکرێ حوجەیەکی هەبێ تەنانەت هەیە ئێستا کە ئاەتانی کە باسی ئەو ئەکار کەسێ باوەڕی هەبێ بخوا و بە ڕۆژی دوای و کردەوەی چاک بکە جا باوەڕ مسلمان بوو بێ یاخود یەهودی بوو بێ یاخود نەسارا بوو یاخود سابی ئەبوو وەکو لە قورئانە ئاماژەی پێکە لە ڕۆژی قیامەتدا ترس و خەوفیان نییە هەندێک لەن ئەم ئاەتانە کە باسی ئەوانەی پێشووەکە بەڵام مەرج نییە باسی ئەوانەی پێشوش بێ بەڕاستی ئەکرێ ئێستاکەش کەسێک هەبێ نەسرانی بێ جوولەکە بێ گاور بێ باوەڕی هەیە بەخوا بە ڕۆژی دوایی بە کردەوەی چاک و ئەمانە بەڵام لە دڵەوە نەگەیشتووە بەوەی کە بۆ نمونە پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم پێغەمبەری خوایە چ بەوەی کە باش تێنەگەیەنراوە چ بەوەی ئەو کەسانی کە نوێنەرایەتی ئەم ئیسلامیان کرۆ جوان نەیانگەیاندووە چ بە کۆمەڵێ شت هەیە ڕێگر بوو بێت لەوەی کە لە دڵەوە قەناعەتی پێکرد بێت لای خوا لەوانەیە مەحوجەیەکی هەبێ گەرچی ئێمە لە ظاهیرە وەکومان ناوێکی هەیە لەلای ئێمە کە ناوی موسڵمان نییە بەڵام ئەوە هەیە لەبەرەوە ئەمەی هەر سزایەک بوو یەکسەر ڕەبتیکەی بە ئەوەی لەبەرەوەی کافرە و لەبەرەوەی ئەمە تۆڵی لێکرێتەوە گوتم ئەمە جاری وایە بۆ خەڵکی زۆر موسڵمان شتی وابێ یعنی خەڵک هەیە هەر لە ئەوەی کە ئێمە بینیمانە کەسمان هەیە کە وەکو پەپولەوە هەبووە بە زمانە کردوارێکی ڕۆمان یعنی بانگەشەی بۆ هەچی خێر هەیە کردوێتی ڕەفتاری تر ئەوانەی کە لەگەڵی ژیاون زۆربەی شتی ژیانەزانن ئەمە وەکو شێوە فریشتە ژیاوە کەچی سیرەکەی بە نەخۆشیێکی زۆر قورس بردووە یعنی تەسیرت چییە بۆ ینی تۆ ئەبێ بڵێ هەموو شتانە ڕۆدا لەم گردونە ئیبتیلایەکە تاقیکردنەوەیەکە تاقیکردنەوەکە هەندێکی پێویستی بە چییە بەوەیە کە چۆن معالەجەی ئەمە بکەی هەندێکی کە لە دەسەڵاتی توانیە سەبر و ئارامەگریت پاداشت هەیە یعنی ئەکرێ هەندێکیشی بەمعنە عقوبەی خوایی بێ یعنی چی عقوبەی خوایی بێ یعنی تۆ پێچەوانەی سنەتی خوا جوڵاویتەوە تۆ خراپەکاریەکت کردووە نەتیجەی ئەم خراپەکاریە خوا مقابل بە مەشتێکی پیشانداوی یا نەتیجەی خراپەکە هەر عقوبەیە ئیتر خۆخوای گەورە لەم وای داناوە یەک کێشە هەیە ویشەوەیە کاتێک کە موسیبەتێکی ئاوا ڕوەدا ئێمە بابەتی دین و تۆ دەسەڵاتی خوای هێنە پێشەوە مەسەرەن سین کارەساتێکی ئەوەی بۆ هاتۆتە پێش ئەمجا ئێمەڵێ نەماعقوبە و دەسەڵاتی خوایە بەسەر و گەلەوە ئەی هەموو داهێنانەکانی تری عەقلی مرۆڤایەتی کە لە سینا ڕوەدەن بۆچی باسی ناکەین کە مایەی ئەو بەخش و خەڵاتە خوایەیە کە وەکو عەقڵ و ژیری داوێتی بە مرۆڤێک کە لە سینا هەیە و داهێنانی پێەکە مەسەرەن بۆچی لەم کاتەیە باسی بەڵادەستی خۆی گەورە ناکەین باسی بەخشەکانی خۆی گەورە ناکەین وەنیە باسی ئەوە ناکەی کە خۆی گەورە داوای لە تۆ کردووە هەوڵ دەی تێبکۆشی شت دۆزیتەوە بە دوای ڕزق و ڕۆزی و بە دوای خۆشگوزەرانیە بگەڕێ کول و منە طەیبات و بگەڕێیتەوە تۆ ڕائیدوی لەم لە سینا ڕوەدا مەسەلەن یعنی بۆچی خەڵکی موسڵمان خۆی یعنی نابێتە ڕائیدی دنیا لەم شتانەی کە هەر لە قورئانە فەمشوا فی مەناکیبیها وەکولوا من ڕزقی وئیلەیهی النوشور یعنی ئەم شتانە بۆچی ئێمە با بڵین
پێشڕەونی لەوە من وازام هەر ئەوەیە جیهانی ئیسلامی زوڵمێکی زۆری تایە خەڵکەکەی جای وای تووشی ئەسو و ناومێدی کراوە لە خەڵک و کۆمەڵگەکان وەکو چۆن لە کەوتن ئەو حاڵەتە لە بری ئەوەی دەست بگرن بەو سنەتان و بۆ ڕێوشێن و یاسانی کە خوای گەورە دایناوە بۆ هەستانەوە بۆ مراجعکردنی خۆ بۆ ئەوەی ببنە پێشڕەوی ژیار و حەزارەت بگوڵی ئەمە گوڵی لەم حاڵەتە دەسە بن بۆ ئەم شتانە ئێمە ئەزانین خوای گەورە کە ئیرادەی بێ هەر شتێک کونفەیەکونیەک هەموو شتێک ئەکا ئەکرێ لەو شتانەی کە لەم دنیا ڕوئەدەن فعلەن دیوێکی ئاوای تیا هەبێ بەڵام بە یەقینەوە قسەکردن تەفسیرکردنی هەموو ئەمە تەفسیری هەڵەیە بەڕاستی هەر ڕاستیش نایەتەوە لەگەڵ بەشێک لەو دەقانێک کە ئێمە ئەیبینین ڕاست نایەتەوە لەگەڵ ئەوەی کە لە تەوای مرۆڤایەتی ئەوگوتم ڕووی داوە بەخۆشی و ناخۆشیەوە یعنی بۆ ئەوان خۆشی بێت تۆ بڵێ تەفسیریکەی بڵێ کاکە ئەمە کافرن و خوا لە دنیا خۆشیان پێدا لەم لاشەوە بڵێ کە سزایان تووشە بێ بڵێ وەڵامە خوا سزایانەدا ئەم دوو شتە جای وایە هەر مش تەزاڕ بە یان لە ئیبتیلائی مرۆڤایەتی مەسەلەن لەوەی کە ئەم دنیا ساحەیەک و گۆڕپانێکە بۆ ئیبتیلا و تاقیکردنەوە ئەوەی کە سزا و پاداشتە لەو دنیاە فعلەن سزا و پاداشی حەقیقی قیامەتە بەڵام هەر لەم دنیایش ئەتوانی تۆ هەموو وەسیلەکانی خۆشگوزەرانی و سەحەت و ئەوە بەدەستبێنی ئێستا وڵاتی زۆر لە وڵاتانی کە وەگوتمان بەهۆی جۆرێک لە عەدالەتەوە خزمەت گوزاریەوە درێژە بە ژیانی خۆیانەدەن و بە سیستەمی خۆیانەدەن بۆچی خوای گەورە ئەگەر بەسەر ئەوە بێ زاهیرن باوەڕی بەخوا نیە یا باوەڕی وەک ئێمە بەخوا نیە چونکە جاری وایە هەندێکی مەزای خاوەنی دینی ترن ئەمە بکەیتە پێوەەر وەڵا ئەمە خوا لە ناوی بە بۆ ئەوانە ینی خۆیسە لە وڵاتانی کە زۆر هودوو ئیتیایە لە سوید و نەرویج و نازەمدانی مارکۆوانە بە معنا تەفسیرەکەی ئێمە موسڵمان نین یعنی خاوەنی دینێکی ترن ئەزانی مام خەزیانێکی تریشی هەیە ینی ئەمە واکگەر ئەمە بڕیار بێت تۆڵی خوایی بێ هەبێ دیسان بڕیاریش بێگەر ئێمە ستەمێکمان لێ کرا دانیشین بە دیار سزای خواوە کەی دێ بۆ زاڵمی کە ستەمی لێ کردووی ئایا ئەمە ئەکرێ ینی سونەتی ژیانی مسلمان وایە فعلەن وانە ئەمە زۆر هینی هەیە لێکەوتەی تری هەیە کە ئەمە کردت بە یاسای خوایی و ئەمە خوا کردوێتی ینی شتی تر هەیە وەگوتم جاری وا هەیە هەر هەمان لەوە خراپتریشە بینی لە وڵاتێکی ترە هیچیشی بەسەر نایە یعنی ئەوە چی لێکەی زوڵمێ لە مسلمانە کراوە تۆڵی لێ نەکراوەتەوە یعنی تۆ بیکەیتە پێوەرێ هەر کەسێ زوڵمی کرد لە مسلمان هەر کەسێک کافر بوو خوا هەموو ئەمانە سزا ئادا یەکسەر نا خوای گەورە یعنی هەر کەسێ وەسائیلی سەرکەوتن و تەندروستی و ئەوانە بگرێتە بەر کافر بێ ڕزق و ڕۆزی و پێشکەوتن بگرێت بەر کافر بێ یا مسلمان زۆر لە بەرامبەر ئەم جۆرە کارە ساتانەیە کە ڕوەدەن بەدەر لەوەی کایە خۆی گەورە تۆڵیان لێ کاتەوە یانە و یا دەسەڵاتی خۆی گەورە و سزای خۆیانە مسلمان چۆن بڕوانێت ئەم جۆرە سزایانە دەکرێت دەرس و حیکمەتێکیان لێ وەرگێت ئەبێت تۆجارێ بگەڕی بە دوای ئەوەی کە چی هۆکارێک گوڵی بۆتە هۆی ئەم شتێک کە ڕوویداوە بۆ نمونە ئێستا ئەمە بێجارێ لە دکتۆر و بایۆلۆجیەکان و ئەوانە بپرسی ئەم ڤایرۆسە لە چیوە دروستە بێ ئەمە ژینگەی دروستبوونی چییە یعنی ئەکرێت بۆ نمونە ئەو کاتە تۆسەیکەی ئەمە بە هۆی خواردنێکی پیسەوەیە خواردنی جۆری ئاژەڵەکە لەسەر ئەم شتانە ئەژین تەنان دوور نییە هەندێک لەو شتانە بێ کە بە پێی دین ئەمە حرام کراوە بێ بخورێ ینی دوور نییە ینی بە کورتی ئەبێ لە ڕووە تەندروستیەکەی بە دوایە بچی هۆکارەکانی چییە ئەسڵ وایە وەکو مسلمانێک وەکو چۆن هەر ئینسانێکی تریش بەدەر لە ئیسلامیش بیرەکاتەوە لەوەی کە تۆ هۆکارەکانی توشبوونی ئەم نەخۆشی و ئەم پەتایە بنە بڕکێ ئەسڵ وایە تداو فإن الله لم يضع داء إلا وضع له دواء حرب سنة پیغمبر صلى الله عليه وسلم أبي إنسان بدواي أواب بقري أو جهت له يعني لا چندین فرمودشمان هەیە کە ئیشارەت بۆ ئەوکات کە هەندە جار ئینسانە بێ خۆپارێزی بکات چکە نەخۆشی ئەگوازرێتەوە هەر بەڵین لە فرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یان ئەوەی کە باسمان کرد کە پێغەمبەری خوا فەرمێگە تاعون لە شوێنێکە بڵاو بوویەوە ئەوەی کە تایەتی نابێ بێت ئەوەی کە لە دەرەوەی نابێ بچێت یعنی مە تۆ هەموو ڕێو شوێنەکانە یعنی لە ژیانی مسلمانانیشە بووە هەزاران کەس تووشی نەخۆشی بەڵایەک و تاعون و ئەوەش بووە بەڵێ هەر ینی مەسەلەن لە دوای ئەوە چیتر مەسەلە نەکرێت لەم
هاتنی جۆرە بەڵایەنەوە وەربگیر هەر بەڵێ هەر ئەبێت تۆ لە ڕۆزانستیەکەیەوە مسلمان کرا لە تۆ ڕۆزانستەکە ئەو کاتە خوای گەورە لە قورئانی شافەرمێ وەلەنەبلوەنەکم بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات وبشر الصابرين. يعني جاری وایە ئەکرێت ئیبتیلایەک بێت لە سەروی توانای تۆوەیە، لە سەروی ئیرادە و ویست و قدرەتی تۆوەیە هاتووە و تووشیش بووە و تۆ جارێ شەرعەن مەطلوبە داواکراو لە تۆ ئەوەیە کە هەموو ڕێگەکانی خۆپارێزی بگریتە بەر. ئەگەر خۆپارێزەکان هیچ ئیسفادەی نەبوو تۆ جای وایە با بڵێن سەرۆت و سامانە لە دەسەدەی لە دەسەڵاتی توانیە کەسێکی خۆشەویست لە دەسەدەی بە هەمان شێوە ترس و تۆقانیە ئەوە بێت تۆ هەموو وەسیلەکانی بەرگریکردن لەوەی کە هەیە ئیگریتە بەر بۆ خۆپاراسن بۆ ژیانی خۆت گوزەرانت. بەڵام ئەگەریش هیچ چار نەمایتەوە بەشێری سابرین ئەبێ ئارام بگری لەوەی کە ڕوویداوە. ئارامگرتەکەش معنایەوە نییە دانیشیت و ینی هەموو وەسیلەکانی خۆپارێزی ئەەکەی ینی بۆیە ئەم جارێ ئەوە گوتم ئەم گشتانە هەڵەیە ڕەبتکردنی کوفر و تیاچوون پێکەوە هەڵەیە. بەڵام زۆڵم ستەمکاری فعلەن هۆکارێکە ئەکرێ خوای گەورە لە دنیا هەر بە وەسائلانەی کە هەیە بۆ ژیان و بۆ پێشبوونی شارستانەکان و بەردەوامبوونی دەوڵەت و عەدل و زوڵم و ئەمانە هەر بە ئەو وەسیلانەی کە هۆکارە بۆ زۆڵم خۆی ئەبێتە بڵێ قوڵنگی ڕوخانی ئەو بینایە. من سپاسی بەڕێستانەکەم هاتینە کۆتایی بەرنامەکەمان بەڕێز دکتۆر فاتح سەنگاوی مامۆستای زانکۆ کێشا وەڵامی پرسیارەکانتان داینەوە. زۆر سپاس بۆ ئەوەی وازیش. بینەرەوە ڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جاری بەرنامەکەتان تاڵقی داهاتوو وەخواتان هەسپێرین.